بینەرانی عزیزی بەرنامەی کۆمەڵە سوڕاوان سڵاوێکی گەرمتان پێشکەش. ئازیزان بۆ بەرنامەی ئەم هەفتەیە دەقی وتەکانی هاوڕێی ئیبراهیمی عەلیزادە لە کۆبوونەوەی کڵاب هەوسی ڕێکەوتی ڕۆژی جومعە 5 مانگی مەی بۆ ئێوەمان ئامادە کردوون. ئەو کۆبوونەوەیە کە لەژێر ناوی شۆڕشی ژینا بەرەوکوێ بەڕێوەچووە درێژەی کۆبوونەوەیەکی کڵاب هەوسی دیکە بوو کە مانگی پێشتر هەر لەژێر ئەو ناوەدا بەڕێوەچووە لە کاتی خۆیدا لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بڵاوبووەوە. هەردوو ئەم بەرنامانە لەلایەن رادیۆ دیالۆگ و ژووری ڕاوێژ ڕێکخرابوون. ئێمە بەهۆی گرنگی بابەتەکە درێژەی ئەو قسە و باسەمان کە لەلایەن هاوڕێی ئیبراهیمەوە پێشکەشکرا لەم بەرنامەیەدا بڵاو دەکەینەوە کە ماوەکەی نزیکەی 46 دقیقەیە و هیوادارم تا کۆتایی لەگەڵمان بن. فەرموون لەگەڵمان بن بەرنامەی ئەم هەفتەی کۆمەڵە سوڕاوە. هاوڕێیان ئەو کاتتان باش. هاوڕێی ئیبراهیم سڵاو و ئەو کاتەوە باش و زۆر زۆر بە خێراتنی هەموو ئازیزاناکەم کە لە ناو ژوورەکە هەن. کاک حەمەی بەڕێز فەرم و تۆ مایکەکە بگرا دواتر لە خزمەت تا دەبێت. جارێکی تر سڵاو و سپاس لە هەموو ئێوەی ئازیز کە لەو ژوورە تەشریفتان هەیە. ئەمەیش ئێمە زنجیرە بەرنامەیەکمان هەیە لەگەڵ ڕاوێژ رادیۆ دیالۆگ و ڕاوێژ کە کەسانێکی دیاریکرا و دعوەتەکەین بۆ قسە و باس لەسەر ئەو مەسائلەی لە رابطە لەگەڵ ئەو شۆڕشی ژینا و کوردستان و ئێران دێتە گۆڕێ. بەرنامەی ئەم جارەمان بەشی دووهەمی بەرنامەکەی بەڕێز کاکسە ئیبراهیمی عەلیزادەیە کە جاری پێشوو بەحسەکە درێژەی کێشا و تەواو نەبووەوانە. پێش لەوەی کەچمە سەر باسەکە بە کورتی عەرزتان کەم ئەگەر لطف بکەن ئەو کەسانەی ئەتوانن شێری کەن ڕوومەکە با خەڵکێکی زیاتر بیبینێ. پێم وابێ بەڕێز کاک ڕەحمانیش لە فەیسبوک بڵاوی کردێتەوە توانین ئەویشە شێرکەین کە خەڵکی زیاتر دەنگەکانمان ببیسن. لە چەند بەرنامەی داهاتووە کە ناویان نەخوێنمەوە ئێمە داوەتن و بەخۆشیەوە داوەتەکەی ئێمەیان قبوڵ کردووە. کاری هاوبەشی ڕاوێژ و رادیۆ دیالۆگ بەڕێزان فەریبای محەممەدی، ئەمیری کەڵان، دکتۆر ئازادی حاجی عقایی، پرۆفسۆر جعفەری شەیخولئیسلامی، پرۆفسۆر ئیبراهیمی کەریمی لەسەر فیزیک، بەڕێز کوبرا خانمی کەریمی دەروون ناسە لەسەر مەسەلەی ژنان، دکتۆر معتەسەمی تاتایی. بۆ ئەم بەشی دووهەمی وتوێژە لەگەڵ قسە و باسە لەگەڵ بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە ئێمە چەند پرسیارێکمان بۆ مەترەح بوو. من بە کورتی لە دقیقەیەک 2 دقیقە بە عەرزتانی ئەگەیەنم. لەم ڕۆژانە مەسەلەی دیاریکردنی مافی چارە نووس زۆر قسەی دەیەکرێت. ئەوە یەکێک لە تەوەرەکانە کە ئێمە پرسیارەکانمان بۆ کاکسە ئیبراهیم ناردووە لە پێشە. دووهەمیان مەسەلەی ئەم ئۆپۆزیسیۆنی ڕاستە، چ لە ئاستی ئێرانە چ لە کوردستان لە ناو حیزبەکانە و زەربەیەکی قورسیان بەرحەل لەو شۆڕشە داوە. هەرەکمانە بزانین خوێندنەوەی کۆمەڵە و بەڕێز کاک ئیبراهیم چییە لەو بادسا. لەم ئاخرانە ئێعترازاتی کرێکاری وەهی معلیمەکان زۆر زیاتر بووە. ئایا ئیمکانی هەڵسانەوەی ئەو شۆڕشی ژینا هەیە؟ ئەگەر هەیە بە چ پێوەر و بە چ فاکتۆرایەک؟ لە کوردستان هەرەکمانە کەمێک فۆکوسکەینە سەر مەسەلەی کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان. گوتاری ڕاست لە کوردستان ئاشکراترە، دۆختر بووەوەوانە، چ لە رابطە لەگەڵ سەڵتەنەت تەڵەبەکانە بۆ دفاع لەوان و چ لە پاکانە بۆ مجاهدین لەلایەکی ترەوە. هەرکمانە بزانین هەڵویستی بەڕێز کاک ئیبراهیم چییە عەلیزادە لەم بوارەوە. و ئاخرین شتیش ئەوەیە کە لەم وەزعیەتە چۆن ئەتوانین لەم ئاڵۆزیە بینە دەرۆ و بە چاوڕۆنیەکی زیاترمان بێ. خوێندنەوەی کاک ئیبراهیم چییە؟ من ئەوە قسەکانی من بوو، ئەگەمەوە خزمەتی ئێوە. سپاسدانەکەم. هاوڕێی ئیبراهیم ئەگەر گوێ لە دەنگی منە فەرموو مایکەکە لە خزمەتە. عەریسڵاوم هەیە لە خزمەت هەموو بەشداربووانی ئەم جەلسەیە و هەروە زۆر سپاس بۆ هاوڕێیانی ئەدمین و زۆر
مادوونە بوونیان لێ دەکەم دەستیان خۆش بێت من جەلسەی پێشوو وابزان نزیکەی مانجێک لەوە پێش بوو نکاتێکم سەبارەت بە بارودۆخی سیاسی ئێستای ئێران و بە تایبەت مەسئلەی شۆڕشی ژینە ئەرزکردن بەحسەکان ئەو وەختی بەهەرحاڵ چ وەڵام بە پرسیارەکان داناتەوە ماوەچە هەتا بەحسەکەی خۆشم هەر لەبەرەوەی ماوەکەی دیاریکرااو بوو نەمتوانین تەواوی کەم لە پێشدا من هەوڵ دەدەم لە ماوەیەکی نە زۆر درێژدا ئومێدوارم بتوانم مەسەلەن لە نیو سەعات یا نەگاتە 40 دەقیقە بەحسە ئیسپاتێکی خۆم کە لە هەمان کاتدا هەوڵ دەدەم وەڵامی هیچ نەبێ بەشێک لە پرسیارەکانی هاوڕێ هەمەی خاکیشی تدا بدەمەوە لە پێش ئەوەتان ئەرز دەکەم دوایی کە جەلسەکەمان درێژەی دەبێ و ماوەی کافیمان ئەوجارە بەدەستەوەیە دوای ئەوە ئەیتر پرسیار و تێبینی هاوڕێیانی بەشدار بوو دەبیستین و هەر توێش لازم بوو من وەڵامتان ئەرز دەکەم لە بەحسی ڕابردوومان وەلەو فاسلێدا کە هاتووم بابەتێک زۆر دێت و دەچێ ئەویش ئەوە کە ئایا شۆڕشی ژینا شکستی خواردووە وەڵام بەو پرسیارە زۆر گرنگە لەبەرەوەی کە لە وەڵام بەو پرسیارەدا ئێمە دەتوانین کەم و کوڕەکانیشمان بناسین و هەروەها بزانین کە ئۆمەبانیەکی زانستیانەی درستیش لە بۆ لێکدانەوەی شۆڕشی ژینا بەدەستەوە بدەین بۆیە من بۆچوونی خۆم دەبێت لەوەوە دەست پێ بکەین کە بزانین کە بۆچی ئەو پرسیارە هاتوۆتە گۆڕێ و ئایا شۆڕشی ژینا بەڕاستی شکستی خواردووە جارێ پێش هەموو شتێک وەڵامی من بۆ پرسیارە لە یەک وشەدا ئەوەیە کە بەگەلێک هۆکاری لێک ڕستەدا لەواقعدا بەگەلێک هۆکاری بابەتی نەکە شکستی نەخواردووە بەڵکو کۆمەڵێک دەستکەوتی بەدەستێناوە کە ئەم دەستکەوتانە دەبنە دەستمایەی پێشڕەویەکانی داهاتوو ئێمە دەزانین لانیکەم لە ساڵی 96ەوە 1940 ئێمە گەلێک سەرهەڵدانمان لە هەموو ئێران و لە یا بەشە دۆرەکان لەم خوزستان لە بەلوچستان لە ئەوانە بینی و دەزانین کە بەداخەوە هیچ کام لەوانە دەستکەوتێکی مەلموسیان بەدەست نهێنا لەگەڵ ئەوەشدا کە مەسەن 96 و 98 وانە جۆرێک دابران و لێبران لە مەسەلەی ئیسلاح تەڵەبی و لە پارلەمان و لە تەوەهم بە ئەوەی کە گویا لەڕێی سندوقی دەنگدانەوە دەکرێت گۆڕانکاری بە وجود بێ ئەوە لەوە بڕان بێگومان لە ئاستی خۆیدا پێشکەوتن بوو و جمهوری ئیسلامی لە زۆر لە حەزەوە قسەژێر فشارەوە بەڵام تایبەتمەندی شۆڕشی ژینا تا ئێستا ئەوەیە کە کۆمەڵێک دەستکەوتی بەدەستێناوە کە ناکتوانی نکۆڵیان لێ بکەیت جا باسی ئەو دەستکەوتانە ئەبەتە دەکەم بەڵام دەستێک لەوانەی کە تەحلیلیان ئەوەیە یا بەهەرحاڵ وا دەنوێنن کە شۆڕشی ژینا لەو قۆناغیدا شکستی خواردووە ئەوانن کە بەرژەوەندیان لەوەدایە کەسانێکن کە هەل لە سەرتاوە ئاواتیان ئەوە بوو هەوڵیان بۆ ئەوە دەدا کە ئەو بزوتنەوەی بە سەرکەوتنێکی ئاسان و زوو درست بگا و ئەوان بتوانن سەروبەری ئالتەرناتیڤ و بەدیلی خۆیان پێکەوە بنێن لە ڕوانگەی ئەم دەستەیەوە کە بەڕێی ڕاستی ئەو کۆمەلگایان و بەڕێی ڕاستی ئۆپۆزیسیۆنی دەرەوەی وڵاتن عومدەتەن لە ڕوانگەی ئەوانەوە ئیدامەی ڕادیکاڵ و ڕادیکال زەبوون و بەرەو پێشچوونی ئەم شۆڕشە لەگەڵ بەرژەوەندی درێژماوە و بەرژەوەندی ئێستاوان نەداهاتەوە لەبەرەوە تەمەشا دەکەی تەواوی میدیا خەبەرەکانیان کە زۆریشان بەدەستەوە بوو وایان دەنوان کە ئەمڕۆ سبەینێ شۆڕشی ژینا سەرکەوتنی گەورە بەدەست دێنێ ڕووخاندنی جمهوری ئیسلامی هاتوۆتە ئانووساتەوە ئەمە لەبەر ئەوە کە ئەوان دەیانهەویست وابێ هەوڵیان دەدا بۆ وابێ و ئەو تەسەورات و تەوهماتەشیان بوجود هێنا تا ئەندازەیەک لەناو جەماوەردا کە چاوەڕێیان کەن بە سەرکەوتنێکی ئاسان جا لێرەدا تا ئەندازەیەک وەڵامی و پرسیارش ڕوون دەبێتەوە کە ئەوان لە چ زاویەکەوەنی بەڕێی ڕاستی کۆمەلگا یا بەڕێی ڕاستی ئۆپۆزیسیۆن
ئەوانەی کە ئەم ئەبزارانشان بەدەستەوە بوو چ زەربەیەشان لە شۆڕشی ژیناداوە چەندە بە زەرەری بوون لەبەرەوەی کە ئەم تەسەور و تەوهمی سەرکەوتنێکی ئاسان و هەرزان و بە خێراییان ئەویان بڵاو کردەوە ئەویان بڵاو کردەوە دەرهاڵ ئەو گیر و گرفتانەی کە لەسەر ڕێگادا بوون بۆ ئەوەی کە شۆڕشی ژینایە و شۆڕشی کۆمەڵایەتی و سیاسی لە ئێران بتوانێ هەموو هێزەکانی خۆی بێنێتە مەیدان بەر ئەو فرسەی پێدا نەکرد لە نەتیجەدا ئەوان بەهۆی ئەو تەبلیغاتەوە بەڵێ بڕوای من زەرەریان وەشان زەربیان وەشان زەربەکەیان ئەساسەن لەو جیهاتەدا بوو کە لە ئەوڵەوە بەهۆی ئەو ئیمکاناتی کە دەستیاندا بوو کۆمەڵانی خەڵکیان دەگەڵ دوشواریەکانی ڕێگا دەگەڵ ئەو قۆناغانەی کە دەبێت ببردرێ لەگەڵ لێکدانەوەیکی چینایەتی سیاسی واقعبینانە لە تەزاد و ناکۆچەکانی نا ئەو کۆمەلگایە لە بەرژەوەندەکانی جیاوازی ئەخشار و تەبقاتی جۆراجۆر لە هەمووانە نەهێنا گۆڕێ ئەوە زەربێک بوو ئەوان وشاندیان ئەوە ئەو تەوهماتە زەرەری خۆی وەشاندووە بەڵام ئێمە کە دەڵێ نەخێر وانە ئەم شۆڕشە شکستی نەخواردووە جارێ ئەو وەڵام دیارە ئەم خەڵکەی کە هاتبووە سەر شەقام لە کوردستان کە زۆر جەماوەری بوو لە شۆرەکانی دیکە ئێران بۆ ئەندازە جەماوەری نەبوو لە بەلوچستان جیاواز بوو و کوردستان ئەویش زۆر جەماوەری بوو بە هەرکامەن هۆکاری تایبەتی خۆیان نامێ زۆر لەسەر ئەو جەمبەی بچم بەڵام ئەوەی کە معلومە ئەوەیە کە ئەم خەڵکەی کە لە ئاسی سەراسەریدا هات بۆ سەر شەقام جوانان ژنان هەمووانە ئومێدەوار بوون هەوڵیان دەدا چاوەڕێ بوون کە کۆمەڵانێکی وەسیع لە خەڵکی ستەم لێکرا و زوڵم لێکرا و چەساوە لە ئێران و بەتایبەت کرێکاران و توودەی ژنانی زەحمەت کێشی گەڕەکە فەقیر نشینەکان و خەڵکی گەڕەکە فەقیر نشینەکان بێنە مەیدان خۆ ئەوە ئەو چاوەڕوانیە بەدی نەهات ئەوانیش لەسەر شەقام بەردەوام تەلەفاتیان دەدا خوب قەیناکە ئەوە ئەمە دەتوانین ئەوە تحلیلکەین کە بۆچی وا ڕوویدا و خۆشیان لە ذهنیەتێکی بەسلا تەبیعیدا کە شکلی گر لەناو خەڵکدا لەناو جوانان و خەڵکی ڕاپەڕیدا ئەوە هاتە گۆڕێ کە ئێستا وەختی ئەوەیە کە تا ئەو دەستکەوتانەی کە تا ئێستا بەدەست هاتووە ئەو دەستکەوتانە بپارێزین تاحکیمی کەین ئەوە سەنگەربەندیەک بوو بۆ پێشڕەوی بعدی ئەوان حسابی تەلەفاتی خۆیان کرد ڕاستە کەس نەبوو لە جێگایەک ڕەهبەری بکە ئەو حساب کتابیان بۆ بکە بەڵام لە ذهنیەتی عمومی خەڵکدا ئەوە جێکەوت حسابی ئەوە خۆیان کرد کە ئێستا وەختی تحکیمی موقعێت نابێت لەوە زۆرتر تەلەفات بدەین نابێت لەوە زۆرتر بەسلا چاوەڕێ بین کە دوژمن هەر زەربەمان بوو لێ بۆ شوێنێ و کوڕکوڕیما بۆ بخوێنێ و هێز بێنێتە مەیدان و ئێمەش مەجای ئەومان نەبێت کە هێزی زۆرتری خۆمان بێنە مەیدان ئەوە سەنگەربەندیەکە بۆ پێشڕەوی بعدی و لە چیدا ئەوە خۆی نیشان دەدا لە چەند واقعەتی زۆر بەرچاو یەکیان ئەوە کە دەبینین کە واقعەن هاوسەنگی هێز گۆڕاوە تەمەشاکەن ئێستا خەیابانەکانی ئێران چ خەبەرە خیابانەکانی شاری گەورەکان چ خەبەرە لە کوردستان هەر حیزابی زۆرە ملی و پۆشیشی زۆرە ملێر توور هەڵدراوە لە ساتی ئێراندا هەرچی قانونی بۆ تەسویب دەکەن هەرچی محدودیەتی بۆ دادێن هەرچی هەمووی بەزاری خۆیان تەواو دەبێت تەواو ڕیزەکانی دوژمن تووش پرزەیی بووە چ شەڕێکی ئێرادە لە گۆڕدا لە حەزەوە ئەوە نیشان دەدا کە دانەوێت لە توودەی ژنان و جوانانی ئەو وڵاتە دانەوێت لە سەنگەرێکی دیکەدا مقاومەت بکەن بۆ ئەوەی کە پێشی تەلەفاتی زۆرتر بگرن بۆ ئەوەی کە ڕیزەکانی خۆیان محکەم بکەن بۆ ئەوەی کە ڕەهبەری خۆیان وردەورە شکل پێ بدەن بۆ کە تەشکیلات و سازمان بە وجود بێنن ئەوە واقعیەتێکی عینیە کەسێک کە ئەوە نەبینێ و ئیدامەی ئەو شۆڕشە تەنها لە هاتنە سەر شەقامی کۆمەڵێک جوان لەم گەڕەگیا لەو گەڕەگیا شەڕی بەسلای جەنگ و گوریزی خیابانی لەگەڵ ڕژیمکەن لەوەدا ببینێ مانای ئەوەیە کە خوداگاهیە کە بە تەدریج لەناو ئەو جەماوەرەدا شکلگر ئەویان بەدەستی کەم گرتووە نەخێر ئەمانە نانەوێت زۆرتر لەوە تەلەفات بە نانەوێت تا وەختی خوان ئامادە نەکردو بۆ نەبەردێکی گەورەتر فعلەن لە سەنگەرێکی دیکە خاکریزەکان محکەم بکەن سەنگەرەکان محکەم بکەن بۆ پێشڕەوی بعدی و ئەوە دەبینین ئێمە ئەوە لە واقعەتێک ئێستا هەیە جمهوری ئیسلامی واقعەن پاشەکشەی کردو
خۆ ڕاستە قانونەن پاشەکشەی نەکردو بەڵام بۆ ئەوانی دیکەشەر بووە ویددیۆ و ئینتەرنێت و ماوارە و هەموو ئەوانش ژنان لە وەرزگاکان و بۆ هیچ کام لەوانش بەڕسمی و بە قانونی پاشەکشەی نەکرد بەڵام هەمووانەی بەسەردا سەپاوە نیشان دەدا کە پێشڕەوی هەیە نیشان دەدا بەردەوامی هەیە بەڵام خۆ ئێمە بەداخەوە مەسەن دەبینین لە 98 لەگەڵەوەشدا کە بنزینان گراخۆ بنزین هەرزان نەبووە نەیتوانین ئەم ڕاپەڕینە گەورە بوو ئەو هەموو تەلەفاتە 1500 کەسیان قەتڵعام کرد ئەو 700 کەسیان بردە زیندان بەڵام قیمەتی بنزین ناتە خوارەوە ڕژیم هەدەفەکەی خۆ بردە سەرێ بەڵام ئایا لە شعاری ژیان ئازادی دەتوانیوێتی ئەو کارە بکە بە بڕای من لە جگایکی دیکەشە هەر نیشاندا ئەویش تەمەشاکەن لەو کۆمەلگایە حرمەتی ژن چەندە چۆتە سەرێ حرمەتی ژن تا ئەرنازەیەک چۆتە سەرێک کە حتا تەسیری کردوونە و ڕیزی سازمانە سیاسەکان من چەند ڕۆپێت لە مناسبەتیش کەدا باسم کرد هیچ سازمانێکی سیاسی سەر لە ڕووی هەڵنایە ئەندامانی کمیتەی مرکزی خۆی معرفی کە ئەگەر تعدادێکی زۆر ژنی تدانە بە بەرچاو بێ بۆ هیچ هەیەتێک ناتوانێت بیان نێرێ کە تووشی سەرزەنشی ئەموو ئەو نەبێ ئەوە تازە لە ناو ئۆپۆزیسیۆندا و لەو سەتەدا لە ناو جامعەیە تەمەشاکەن حرمەتی ژن چەندە باڵای کردووە و چەندە ئەو اعتماد بە نەفسە هەم لە نێو ژناندا پەیدا بووە هەم لە سەتحی لە ناو جامعەیەکی پیاو سالاردا چەندە ژن حرمەتی چۆتە سەرێ ئەو هەم بەرهەمی و شۆڕشەیە ئەو لە یەکەم هەنگاوی خۆیدا کەم شۆڕشی وا هەیە کە توانی بێتی ئاوا لە ماوەیەکی کەمدا دەستکەوتی ئەوە گەورە بەدەست بێنێ ئەوە بێگومان زۆر مهمە تەمەشاکەن ڕیزەکانی دوژمنی شپرزە کردو بەڕاستی ئەوان ئەگەر لەو سەنگەرەدا خۆشیان دەڵێن ئەگەر شکست بخۆین یەکێک لە ئەرکان و یەکێک لە پایەکانی ئیدئۆلۆژیشی حکوومەتی ئیسلامی ڕووخاوە واقعیش ئەوە بۆیە بە چەند و ددان دیفاع دەکەن بەڵام دیفاعێکی مستەسلانەیە مەزبوحانەیە بۆیانی دامە نادری کەوایە ئەوانە واقعێتایەک نین کە مەسەلمە لە ڕووی ئارزوەکانی خۆمان بەیانێک ئەوە هەموو عینین لە ناو کۆمەلگا دەبین بە بڕای من لە 6 کێژا خۆی نیشان دەدا ئەویش سەر هەڵدانەوەی سەر لەنەوەی بزوتنەوەی متالباتی ئەوەی کە بزوتنەوەی کرێکاران ئێستا کەوتۆتە ڕێ بە پانایی مەسەرن نزیک بە 10,000 کرێکار لە 105 واحدی سەنعەتی لە جنوب و لە مرکزی ئێران ئەمە ڕووداوێکی کەم نییە ئەمە ئەو بەربڵاوی ئەو مانگرتنە و حتا ڕاگەاندنەکانیان دروشمەکانیان دەرەجەی قاتعیەتیان هەمووی ئەوانە نیشان دەدا کە اعتماد بە نەفسێکی زۆرتر لەو کرێکارانش پەیدا بوو ڕاستە بزوتنەوەی کرێکاری گیر و گرفتی خۆی هەیە کرێکار نانی شێوی نێبی خوا دەبێت ئەوەی ڕۆژ پەیدای نەکانیەتی ئەگەر حقوقی هەفتێکی نەدەنێ خانەوادەکەی تووشی برسێتی و هەژاری زۆرتر دەبن لەبەرەوە معلومە ئەوانە ینی شەڕێکی فەرسایشی ناتوان بکەن دەگەڵ دوژمن دەتوانێت پاشەکشە بکە دەتوانێت مقاومت بکە زۆرتر مقاومت بکە بەبێ ئەوەی کە زەرێکی زۆری بێ بکەێت وەڵام کارگەر ناتوانێت ئەوان زەرفێتیان زۆرترە لەم شەڕەدا هەر ئەوەندەمان دەبێت انتزار بێ بەڵام خۆی ئەوەی کە بەربڵاویەکەی دووسێ قاتی ساڵی ڕابردووە خۆی نیشان دەدا بزوتنەوەی معلمان نیشان دەدا کە چۆنە پێش بزوتنەوەی معلمان هەروە بزوتنەوەی خانەنشینان هەروە تەمەشای ڕاگەیاندەکانیان بکەن تەمەشای داخوازیەکانیان بکەن هەمووی هەنگاوی چۆتە بانتر تەوقعاتیان چۆتەوە سەرتر و عەلا ڕەغمی ئەو بگیر بوومەندانش کە کردوێتی ڕاهبەرانیان گرتوون تهدیداتی زۆر بۆ کارگەران هەروە تهدیدیان کردوون 4,000 نەفەریان هەرکتیان ئەخراجیان کرد هەموو ئەوانیان کردو بەڵام ئەوەی کە ناتوانن و بە ئاسانی بەسەریدا زاڵ بن ئەو نیشان دەدا شۆڕشی ژینە هاوسەنجێکی دروست کردووە کە بە ئاسانی بۆیان جبران ناکرێتەوە بچگە لەوانە من پێ وایە شۆڕشی ژینە تەنیامە لە مەسلەی دەستکەوتەکانی لەوانەشدا خۆلاسە نابێتەوە لەوەش زۆرتر شۆڕشی ژینە لە مەسلەی شێوەیەک لە ژیانە مەسلەوەیە کە ژنان نەک لە مەسلەی حجابدا وردە فێری ئەوە بوون و هەوڵ دەدەن و توانین بەدەستی دێنن بکردەوە کە مافی چارەنووسی خۆیان بەدەست خۆیان بێ ینی چارەنووسی خۆیان بەدەستی خۆیان دیاریکەن لە هەموو مەسلەیەکدا
بڕۆن کەسێک وەختی بێ تا ئەمکانی بێ بچێت لە بەردەم ئەو دادگایانە ئەو کێشانەی کە خانەوادەکان ئەو دەچێتە بەردەم دادگاکان بزانە ژنان ئێستا چۆن قسە دەکەن و پێشتر چۆنیان قسە دەکرد. ئەوە نیشان دەدا کە شێوەی ژیان حتا تاسیری کرد شێوەی ژیان وە مەسلەی جێگیربوونی وردەوردەی مافیژن بەسەر جەستەی خۆیدا ئەوەی کە کەس حەقینە لەسەر جەستەی من بڕیار بدا و تەسبیم بگرێ و چ بکەم و چ نەکەم. ئەوانە هەمووی جا یەک واقعەتی دیکە باس ئەویش دەستکەوتی شۆڕشی ژینایە ئەویش ئەوەیەکە هەموو کەس ئێستا لە کۆمەلگای ئێراندا بیر لەوە دەکاتەوە دوای ئەو شۆڕشە چی ئەوە مقایسەکەن دەگەڵ دەورەی ڕوخانی ڕژیمی شا تەنیا شعارێکە لەو ناوەداما بۆ مەرگ بەرشا بوو بەڵام ئێستا هەر ڕۆژە و لە گۆشەیەکی وڵاتە منشورێک سەر هەڵدەدا بەنی بە هەموو بیر لەوە دەکەنەوە کە بەرنامەی ئیجتماعی ئێمە بەرنامەی سیاسی ئێمە بۆ دوا ڕۆژ چێ هەموو کەس بەرەی ڕاست بەرەی چە بەرەی میانە هەموو جۆرێکی ئەو مثلا ئەمە پەدیدێکی تازەیە ئەمە دیاردەیەک نییە کە لە سازمانهای سیاسی دەرەوەی وڵاتەوە هەڵقوڵی بێ سازمانهای سیاسی دەرەوەی وڵات سازمانهای سیاسی تەبعیدی یا لە کوردستان ئێمەمانان هەمومان ساڵهایە بەرنامەی ڕێکوپێکمان هەیە بەرنامەی ڕێکوپێک داخوازی و متالباتی هەموو داڕێژرا و فۆرمۆلەکرا و هەموو ئەوانە بەڵام قەت ئەو زەرورەتە وەکو ئێستا ناتە گۆڕێکە بڵێن بەرنامەمان ئەوەیە بۆ ژن دەبێت چ بکەی بۆ کرێکار دەبێت چ بکەی بۆ خەڵکی کوردستان دەبێت چ بکەی مافە گشتەکان چین ئازادی دموکراتی چۆنە هەموو کەزیێنی ئەو تەماشا بکەن ئەوە فشارێکی کۆمەڵایەتی و سیاسی لە خوارەوە بوو کە سەرچاوەکەی لە شۆڕشی ژیناوە بوو لە شۆڕشی ژیناو ناوەیە تا ئێستاش کە وشیاری زەماوەری بردووەتە ئاستێک کە تێدا بیر لەو شتانە دەکەنەوە و هەوڵ دەدەن بۆ ئەوەی کە بنەماکانی یاسای بنەڕەتی دواڕۆژی ئێران قانونی ئەساسی ئێران هەر لە ئێستاوە دابڕێژن بەو دەلایلەکە من پێم وایە هەمووی عینین و 1001 فاکتەیە بۆ ئیسپاتکردنیان من پێم وایە کە ئێمە لە موقعیتێکی زۆر باش بەهرەمەندین یعنی ئێمەی بزوتنەوەی عەداڵەتخواز و پێشکەوتوخواز و متەرەقی و سۆسیالیستی و هەموو ئەوانەی کە بەرەی چەپی کۆمەلگایان پێ دەڵێن هەموو ئەوانە ئێمە لە موقعیتی باش نیە بۆ هەنگاوەکانی بەڵام هەنگاوەکانی دواترچێت چونکە عنوانی بەحسەکەشمان ئەوەیە کە شۆڕشی ژینا بەرەو کوێ دەچێت ئێمە دوو جور گۆڕانکاری قابلی تەسەورە لە دواڕۆژی ئێراندا جۆرێک گۆڕانکاری چاوەڕوان نەکراو کە ئەوە کەس ناتوانێت بە دقت پێشبینی بکە یەکیان گۆڕانکاریە مەسەڵەن بۆ نمونە لەسەرەوەی ڕژیم هێشتا ڕژیم ئەو زەرفێتانەی گەلێک زەرفێتی ماوە کە هێشتا بەکاری نەهێناون وەکو گۆڕینی دەموچاوەکان لابردنی ئەو نەهاد و دامەزراوانەی کە دەست و پێگیرن بەڕێوەبردننی بەرنامەی ئیسلاح تەڵەبەکان نە ئیلزامەن بە وەسیلەی خۆیان بەڵکە هەر بە وەسیلەی جناحی حاکم مەسەلەن ئەمانە هەمووی لەو شگردانن کە لەبەردەمیانە دلیلێکی نییە کە ئەوان بیر لەو وەختێ دەکەونە مەسەلەن شرایەتێکی دوژوارتر بیر لەو شتانە نەکەنەوە لەبەرەوە ئەوە بەڵام پێشبینی ناکرێت هەتم وا دەبێ وا نابێ ئەو بۆ ئێمە ینی فاکتۆراژ عینیمان لەبەردەست نیە بڵێن ئەوە ڕوودەداوە ئەوەندە دەزانین کە ئەمان بە ئاسانی دەسەڵات بەجێ نایەڵن و هەموو تەرفەندێکیش بۆ بەردەوامانەوەی خۆیان تاقی دەکەنەوە شتێکی کە دووبارە لە زمرەی گۆڕانکاریە چاوەڕوان نەکراوەکاندایە ئەویش مەترسی سازانی بەشێک لە ڕژیم لەگەڵ ئۆپۆزیسیۆنی کۆنەپەرستی دەرەوەی وڵاتی بە وەساتەتی مەسا ئەمریکا و غەربووان ئەوەش نمونەمان دیەوە خومینی یاڕەسەن خۆی بەرهەمی ئەو سازشە بوو هات سەرکار ئایا ئەوە ڕوودەدا یا ڕوونادا ئەوەی کە مەعلومە بەرەی ڕاست هەوڵی بۆ دەدا بەرەی ڕاست وعدەکەشی دەدا غیرە مستەقیم دەڵێن ئەرتەش لەگەڵمانە بەشێک لە سوپای پاسداران لەگەڵمانە پەیغاممان پێگەیشتووە نازانم فڵانەشت فزارشت لە ذهنیەتی خۆیاندا هەیە دەیکەن بۆ بەسلا تەبلیغات و دەرخواردی خەڵکی دەدەن و بڵاوی دەکەنەوە هەم ئەوە خۆیان ئەو
تەسەورە خەریکی بڵاو دەکەنەوە بەهەرحاڵ وەکو خەتەرێکیش لە کەمیندا و احتیمالێکیشە بەرە ڕووبوونەوە دەگەڵ ئەو ئەگەرانە ئەوانە هەموو ئەگەرایەکی چاوەڕوان نەکراون بەڕوان لەگەڵەوانە بە وشارکردنەوەی خەڵک بە ڕێخستنیان بە پشبەستن بە جەماوەری خەڵک بە بەهێزکردن و بەرەو پێشبردننی ڕێکخرا و تشکیلات دروستکردن و بە هەموو ئەوانە بەهەرحاڵ هەر ئەو کارانەیە کە بە شێوەیەکی روتین ئێمەمانان لە دەستورماندای دەیکەین بەرە ڕووبوونەوە دەگەڵەوان بەڵام کۆمەڵێک گۆڕانکاری چاوەڕوانکراو هەیە کە ئەوەی گۆڕانکاری چاوەڕوانکراوە قابلی نەقشەمەندکردنە قابلی ئەوەیە کە بەرنامەی بۆ دابڕێژی و قابلی ئەوەیە کە تەسیر و کاری ئاگاهانەی لەسەر بکەین یەکێک لەو گۆڕانکاریانەی کە چاوەڕوانکراوە ئەو واقعیەتەیە کە ڕێژیم جمهوری ئیسلامی لە باشترکردنی بارودۆخی ژیانی ئابووری خەڵک بێتوانایە نەدەیهوێ نەدەتوانێ بیکە نایهوێ بیکە لەبەرەوەی دەزانێ هەر نوع ڕێفۆرمێک تەوەقعاتی خەڵک دەبات سەرێ تەجربەی هەیە لە جگای دیکە بەوە شۆڕشدا نامرچێتەوە بەوە خەڵک ناچێتەوە ماڵی خۆی ناتوانێ بیکە لەبەرەوە بحرانێکی اقتصادی هەیە سیستمێکی فاسد بەڕێوە دەبا کە پوڵ و پارەش هەیە بەنێو خەمکاندا دێتە خوارێەوە هەمووی لەو سیستمە فاسدەدا نوقم دەبێ و پێی ناکرێت ئەمە واقعەتێکە واقعەتێکی دیکە ئەویش هەر چاوەڕوانکراوە قابلی ئەوەیە بەرنامەی بۆ دابڕێژی ئەوەیە کە بزوتنەوەی داخوازیەکان لە ئێران پەرەدەستێنێ دڵنیاتان دەکەم کۆمەڵانی خەڵکی ئێران بەو ڕادەیە لە فەقر و لە فەلاکەت تەسلیم نابن ئێرە وڵاتێکە کە چەند جار ئینقلابی تێدا کراوە لە وڵاتێکە تەوقعاتی خەڵک لەسەرەیە وڵاتێکە کە بەردەوام خەڵک چاوەڕێ ئەو بۆ ژیانی باشتر بوو هەوڵیشی داوە باشتریکە پاشەکشەی بەڕێژیم کردو لە زۆر بواردا ئەو دەرەجە لە فەقر و فەلاکەت کە ئێستا جمهوری ئیسلامی خەریکە دای دەسەپێنێەوە قابل تەحمل نییە و لە نەتیجەدا بزوتنەوەی داخوازی پەرەدەستێنێ ئەوەش قابلی پێشببینی و دەشی بینینیان ئەو دەبینی معلم ئەوە کرێکار کە لە ئاسێکی زۆر وەسی داوە خانە نشین و هەموو ئەخشاری بوون ئەوە خەڵکی کوردستان کە داواکاریەکانیان ئەوە خەڵکی بەلوچستان هەموو ئەوانە کە بەو سیاستانی ڕێژیم و بەون عشانە لە مەدان ناس نەدرێت دیسان مەسئلەیەکی دیکە ئەویش لە هەر پەیوەندی هەیە بە دو ڕۆژ ئەویش ئەوەیە کە ژنان ڕاستە مەحوەر و تەوەرەی سەرەکی ئەو شۆڕشە بوون بەڵام ژنانی کرێکار و زەحمەت چێش تێدا کەم بەشدار بوون یعنی ئاستی بەشداری ژنانی کە فەقر و هەژاری بنەماڵە زۆرتر لە هەموو کەس بەسەر ئەواندا دەشکێتەوە ئەمان تێدا بەرچاو نەبوو ئەو بەشە لە ژنانی کۆمەلگا بەڕاستی بۆ ئەوانش خۆ مەسەلەی حزابی زۆرە ملی و ئەم شعارانەی کە لە دەوروبەری ئەو حقوقی فەرهەنگی ئەوانش مەسئلەیە بەڵام مەسئلەی ئەسڵی ئەوان فەقرە مەسئلەی ئەوان نەبوونی تەمینی کۆمەڵایەتیە نەبوونی شرایەتی ژیانە و ئەو بەڵام لەگەڵ ئەوەدا کە ئەوان ئەولەویەتیان لەوانەیە مەسئلەی حجاب نەبێ بەڵام لە هەمان کاتدا پەیامی کە لە ڕێگای شۆڕشی ژیناوە لە مەسئلەی حجاب و لە مەسئلەی حقوقی فەرهەنگی ژنان سادربووە بەوانیش گەیشتووە و دڵی خۆرپەی خستۆتە دڵی ئەوانیشەوە و ئەوانیش وردە وردە دێنە مەدان و ئەمە کەسانێک کە پەیوەندیان هەبێت دەگەڵ ناوەوەی وڵات دەزانن وردە وردە خەریکە زەمینە بۆ سەرهەڵدانێکی جەماوەری بە محوەریەتی ژنان ئەو جار ژنانی کۆمەلگا کە مەسئلەیان مەسەلەی ژیانە مەسەلەی بەڕێچوونە مەسەلەی بێکاریە مەسەلەی معیشەتە مەسەلەی حەق دەستی بەرابەرە دەگەڵ بەرابەر بەکاری یەکسان هەموو ئەوانە ئەوە دەبینین و ئەوەش قابلی پێشبینیە مەسەلەیەکی دیکە کە دووبارە هەر قابلی بۆ دواڕۆژە گۆڕانکاری چاوەڕان نەکراوە ئەویش مەسئلەی ڕەهبەرانە وردە وردە ئەو هاوسەنگی هێزە جۆرێکی کردووە ڕەهبەران هاتوونە ڕوو جارێ دەنگی زیندانیانی سیاسی زۆر بەرزتر لە جاران بەرز بووتەوە جورئەت و جەسارەت بۆ ڕادەربڕین و خۆنیشاندان و خۆ دەرخستن بە ناوی خۆیان زۆر چۆتە سەرێ ئەوە تەمەشا بکەن ئەو منشورانەی کە دەردەچێ هەمووی زۆر مادە و بند و خاڵی تێدایە کە هەر کامەیان بەپێی قوانینی جاری جمهوری ئیسلامی ئەنواعی تاوان هەڵدەگرێ بێ سلاح و جرمە یەنی بەڵام جورئەت دەکەن و دێڵێن
ڕەزا شەهابی و ئەو ڕەفیقەکەی حەسەنی سەعیدی لە زیندانەوە پەیام دەنێرن پشتیوانی دەکەن لە هەمایشەکە لە کۆڵم بەڕێوە دەچێت سپیدەی قولیان هەردێتە دەر لە زیندان شعارێک دەدا کە خۆی 2 ساڵ جرمی هەیە هەر لە زیندان دێتە دەرێ بە ئێستلا ئەوەی کە پێ دڵن تەوهین بەرابەری ئەوە بە دەنگی بەرز هاوار دەکا چەند ساعت دوای دێبنەوە زیندان ئەوە نیشان دەدا وەزێکی تازە خوڵقاوە ینی لە یەک لە حازەوە ڕەهبەران خەریکن دێنە ڕوو ئوستادانی دانیشگا پزیشکان معەلیمان کرێکاران زیندانیانی سیاسی بە ناوی خۆیانەوە بە ئێسم و ڕسمی خۆیانەوە و ئەوە پرۆسەی شکڵگرتنی ڕاهبەریە ئەو پرۆسی ئەگەر لە بار نەچێ ئەگەر بە شێوەی دروست بەڕێوە بچێ ئەوە ینی بەسلاح ئامانجەکانی خۆی بپێچێ بە بڕای من نهایەتەن بەدیلێکی ڕادیکال بۆ ئەو شۆڕشە و بۆ ئایندەی ئێران لە دەرونی ئەو جمشانە و حرکتانە ساغ دەبێتەوە سازمانهای سیاسی دەرەوەی وڵات چێرهای ناسرا و کەسایەتەکانی تەبعیدی دەتوانن لە موتۆربەکردن و پەیوەندی خۆیان لەگەڵ ئەو حرکەتە ئەو سەرهەڵدانی نەسلی نوێی ڕێبەران لە جەرگە و لە ناوەوەی وڵات لە خۆ هەمانکردن لەگەڵەوان جێگاوڕێ شوێنی شایستەی دواڕۆژی خۆیان ببینەوە من زۆر ئیدالیزە ناکەم خۆ دەزانم ممکنیشە مثلەن قشرێکی دیکە لە ڕاهبەران بێنە سەرکار یا تەشکیلات و ڕێکخراو کە ئێمە دەڵێن هەمووی بەدڵی ئێمە نەبێ خۆ دەزانین وەختی خۆی خۆمینی ئەو جریانی انقلابی 57 لە جریانی انقلابەدا قشتێک لە مەلاکان و لە مرتەجعینی گەڕەک و دێهات و شارەکان ئەوانە بوون بە ڕاهبەر و هاتنەر و تەشکیلاتی حیزب الله شکلی کرد خۆ دەبێ وریای ئەوە بینێنی ئەوە ئەو قسانەی ممانایەوە نییە سەرکەوتنێکی حازر و ئامادە لە بەردەمانە و ئێمە ئەو پرۆسەیە بەشێوەی ئیسلام ناپەزیر ئێمە بەرەو سەرکەوتنێکی لەو قۆناغەدا دەبا ئەو وانی ئەوە هەمووی پەیوەندی هەیە بە ڕەوتی ڕووداوەکان بە نەقش ئاگاهانە و شیاری دەرانەی ئێمە ئەوان دیسان نوکتەیەک لە مۆردی ئەو منشورانەدا باس بکەم کاوی شەر نیشانەی گرنگی مەسئلەکەیە ئەویش ئەوەیە کە ئەم منشورانە هەمویان خۆیان لە جەماوەری بوون ناوەردەگرن منشورێک قابلی ئاعتنایە قابلی اتکایە کە بتوانێت ئیمزایەکی زۆرتری بە ناوی خۆیەوە کۆکرد بێتەوە بۆیە ئەوە پێویست بوو لێرە تاکیدتر بکەم ماوەیەک لەوە پێش خۆشمان لەسەر ئەوە ڕۆیشتین تەشویقشمان کرد وتمان داڕشتنی داخوازیەکانی لانیکەمی خەڵکی کوردستان یا داخوازەکانی بەگشتی خەڵکی کوردستان لە دەوڵەتی مەرکەزی لە هەر دەوڵەتێک لە داهاتوودا دەبێت فۆرمۆلە بکرێ بەیان بکرێ ئەوە دەمەوێت بڵێم ئەوە کارێکی نیگارشی نییە کە عدەیەک لە دەرەوەی وڵات بێن دانیشن ئەقلیان بخەنە سەریەک و شتێکی ئاوا بنووسن مثلەن ئیتر فاکتۆریش بگرن مەخرەجی مشتەرەی بگرن کەمێک لەو کەمێک لەو شتێکی لە حەدی وەسەتێک ببینەوە ئەوە بێگومان وجاهەتێکی کۆمەڵاتی لەناو ناتوانێت پەیدا بکە بەڵام ئەگەر ئەم ڕێکخراوە مەدەنیانەی کێستان ئەو ڕێکخراوە سیاسانی کە لە ناوەوەی وڵات کەسایەتیان هەیە ئەو کەسایەتیانەی کە لە ناوەوەی وڵات خۆیان دەرگیری ئەو سەرهەڵدان و خەبات و مقاومەتە بوون ئەوانە بگەنە ئاستێک بگەنە موقعیەتێک خۆیان لە موقعیەتێکدا ببینن کە بتوانن بە ناو ئیمزای خۆیانەوە ئەم داخوازیانە فۆرمۆلە بکەن ئەو وەختە خۆ ممکنە لە تەجربیاتی ئەم حیزب و حیزبش کەڵ وەربگرن دانیشتوی سیاسی عمومی ئەمە نەکرد لە تەجربیاتی وڵاتی خۆمان لە تەجربیاتی خەڵکی کرێکار و زەحمەکێش خەڵکی شۆڕژێ لە هەموو دنیاش دەبێت کەڵ وەربگرن خۆوانش کەڵکی لێ وەردەگرن یاکەوایە ئێمە دەبێت بەرەو تاوجێ بە کوردستان مەربوتە دەبێت بەرەو ئەوە بچین مەسەلەیەکی دیکە ئەوەیە کە لە پرسیارەکاندا بوو لە مەسەلەی مافی دیاریکردنی چارەنووس کە هاوڕێ حەمەی خاچی باسی کرد من دەمەوێت یەک حەقیقەت لێرە باس بکەم ئەویش ئەوەیەکە بەرنامەی ئێمە بەرامبەر بەو مەسئلە هیچ گۆڕانکاریەکی تێدا پەیدا نەبوو یعنی ئێمە ئەوەی کە چەند ساڵ لەوە پێش ساڵها لەوە پێش کوتومانە لە بەرنامەی خۆماندا هەر ئەوە تەبلیغ دەکەین هەر ئەوە تەرویج دەکەین وە لەوە کۆتانە هاتوین و لە پێناوی هیچ نوع ئێتلاف و ڕێککەوتنێکیش لەوە کەمان نهێناوە بەڵام دەمێ ئەوە تەوزیح بدەمەوەی کە تا ئێستا هەبووە
ئەوەی تا ئێستا بۆ ئێستا لەسەری پێداگری دەکەین ئەوەیە ئێمە کوتومانە مافی دیاریکردنی چارەنووس بە مانای حەقی جیابوونەوە مافی جیابوونەوە و تشکیلی دەوڵەتی سربەخۆ ئەوە بەبێ ئەولاولا وتومانە ئەگەر مافی دیاریکردنی چارەنووس بەمانە ئەگە جیابوونەوە ڕوونەدا دەبێت یەکگرتنێکی داوتەڵەبانە و دڵخوازانە بێ ئەو یەکگرتنە دەبێت دڵخوازانە بێ ئەو یعنی یەکگرتنی دڵخوازانە یا جیابوونەوەی دڵخوازانە ئەمە چۆن بڕیاری لەسەر دەدرێت ئەوەش کوتومانە لە ڕفراندۆمێکدا لە جۆرێک خۆنیشاندانێکی جەماوەری کە کەس نەتوانێت تەردید لە مۆریدیا بکە خەیناکە میلیۆنها نەفەر لە خەڵکی هەموو شارەکانی کوردستان بێنە سەر شەقام بڵێن ئێمە سەر بە خۆیمان دێ ئەو وەکو ڕفراندۆم وایە یا خێر و سندوقیش دانین دەنگەکانیان بخەنە ناو سندوقەوە بەڵام ئێمە لە هەمان کاتدا بارها حقیقەتیش کەشمان دەستنیشان کردووە ئەویش ئەوە بۆ کە دەبێ مەجال بۆ ئەو ڕادەربڕینە فراهەم بێ یعنی نابێ هەڕەشە بە بانسەری خەڵکەوە بێ خەڕشەی برسیکردن هەڕەشەی هێرشی نظامی دەبێت ئەو فشاری ڕوحیە و فشاری عملیە کارێکی وا بکات کە خەڵک غیرە مستەقیم کارێکی وا بکات کە خەڵک زەرفیەت و جورئەتی ئەو پەیدا نەکەن کە ڕێی واقعی خۆیان دەربم یا بە مەستەعەتی نەزانن دەری ببڕن یا خۆیان سانسۆرکەن یا خۆیان بخۆنەوە دارێ بڵنەوە هاوسەنگی هێزەکە بە خازانمان نییە پسکەواوە دەبێت شرایطێکی دموکراتیک بە وجود بێ لەو جامعەدا شرایطێک کە تێدا دەوڵەتێک لەسەر کار بێ کە ئەو دەوڵەتە هیچ قازانجێکی لە بە زۆر بێکەوە لکاندنی ئەم نەتەوە نەبێ دەوڵەتێک لەسەر کار بێ کە بە ڕاشکاوی مافی سەرەتایی جەماوەری خەڵک لە هەموو شوێنەکان بەڕستێ بناسی ئێمە کوتومانەوە باید دەکەینەوە کە ئێران وڵاتێکی کەسیرالمیلەیە دەبێ هویەتی نەتەوایەتی نەتەوانە بە ڕسمیەت بناسرێ ددانی پێدا بندرێ و ئەو مافەشیان بۆ بەڕستێت بناسرێ و مەلزوماتی دابینبوونی ئەو مافەشیان بۆ فراهەم بکرێت بەڵام یەک مەسئلەی کە دەمێنێتەوە ئەوش ئەوەکە ئێمە خۆمان دەڵێن چییە نێوە ئەو دەڵێن خەڵک ئاوەڕێی بدە خۆمان دەڵێن چی ئێمە خۆمان دەڵێن ئەگەر ئەو بەرنامەی ئێمە داماڕشتووە ئەو بەرنامەی کە تێدا مافی دیاریکردن چارەنووس یەکێک لە خاڵە سەرچەکانیەتی و هەروەها مافی ژنان منداڵان پیران و بساڵات جوان کرێکاران مافە دیموکراتیەکان ئازادی هەموو ئەوانە ئەوەی کە لە بەرنامەیەکی ڕێکوپێکدا فۆرمولەکراوە ئەوانە هەمووی بەڕسمیت بناسرێ و عملی بکرێ و خەڵکی کورد بە چاوی خۆیان ببینن کە شارۆمەندی دەرەجە دووی ئەو وڵاتە نین و لە هەموو ماف و ئازادێک بەرخوردارن و دەوڵەتی مرکزی دەوڵەتێکی سەرکوبگەر نییە دەوڵەتێکە کە ئەوانی مافی ئەوانی حتى تەنانە بۆ جیابوونەوەش بە ڕاشکاوی بە ڕسمیت ناسیوە خو لەو سوورتا ئێمە دەڵێن جیامە بنەوە لەبەرەوە لەو کوردستانەی کە بەو نوعە لەژێر چەچی وها مەسە حکوومەتێکدا دەژی لەو کوردستانە هاوسەنگی هێز بە قازانجی خەڵکی کرێگار و زەحمە چێش دەبێت و نانی دێتە سفرانەوە و ئێمە لە اجتماعیشی ئەوە گەورەتردا لە یەکگرتوێکی ئەو گەورەتردا دەتوانین خۆش بژیوتر و ئازاتر بی ئەمە وچونی ئەمە لەبارەی ئەو مەسئلێدا و ئێستا ئەوەی کە مهمە ئەوەیەکە دەبێ ئێمە چونکە شۆڕشێک بەرپایە ئێمە نابێ خۆمان لە بەرابەر بەڕێ ڕاستدا فۆرمۆلەکەین یعنی مەفروزی بگرین کە ئەوە سبەینێ بەڕێ ڕاست هاتووە سەرکار جا اینجا بڵین داخوازەکان ئێمە لە ئێوە چێ ئێمە داخوازەکانی خۆمان ڕوو بە خەڵکی کوردستان ڕوو بە خەڵکی ئێران مەترا دەکەین ڕوو بە و جەماوەری ڕاپەریوە مەترا دەکەین و پێیان دەڵێن ئێمە هاوسارە نووسی ئەوەی ئێمە شان بەشان یەک مبارزە بکەین بە تەنیانە ئێمە ئەو ڕژیمەمان پێدەڕوخێوەنە ئێوە بەتەنی بەبێ ئێمە دەتوانن معجزەیەک بکەن لەبەرەوە ئێمە خەڵکی کوردستان دەڵێن ئێمەی خەڵکی کوردستان دەبێ هەڵوێستێکی یەکگرت و خوازانە و وەحدەت تەڵەبانە هەبێ بەرامبەر بە خەڵکێک کە ئەو خەڵکە هیچیان خۆ لە دژێمە نەکوتووە خۆ هیچیان نەیان کتووە هیچیان مەسەن دروشمێکیان بەرز نەکردوێتەوە شتێکیان نەکتووە کە مافی کوردان بەڕسمێن نەناسرێ مافی کوردان پێشێل بکرێ جا لەبەرەوە ئێمە بەڵا ئێستا دەبێت لەسەر دەبێت تەکیە بکەین لەسەر ئەو وەحدەتە بەڵام لە هەمان کاتدا دەبێت بزانین ئەوە بە شەرتێک تەمین دەبێت کە ئەو ئازادیە بە خەڵکی کوردستان بدرێت ئەوە دەتوانین زۆری قسە لەسەر بکەین بەڵام وەخت لەبەرەوە وەختی دەلەسەکە زۆر بەوە نەگوزارێنم من فقط ئاخرین لێرە کۆتایی پێدێنم بەو مەوزوعە بەڵام
دوجار دەتوانین ئەگە کەسێک ئیبهامێکی لە مۆزوع ئێمەدا هەبوو دەتوانین قسەی لەسەر بکەین. ئاخرین نوکتە کە دەمەوێت لە پێشش دەقەدا باسی بکەن ئەوەیە کە کۆمەڵە خۆی بەرامبەر بەم بارودۆخە چی دەکات. وەکو تشکیلاتی دیاریکراو کە من کەسێکم لەو تشکیلاتەدا کار دەکەم وەکو تشکیلاتێکی جارێ بەشێکی کە وەزیفەی ڕوتینی خۆمانە ئێمە گومان ئەنجامی دەدەین لە دەرەوەی وڵات لە ناوەوەی وڵات تشکیلاتی علەنی کاری خانونی و کاری علەنی تشکیلات پەرپێدانی تشکیلاتی حزبی لە هەموو زمینەیەکداوانە لە دەرەوەی وڵات هەروە لە هەرێمی کوردستانە هەستا کە تشکیلاتی علەنیمان هەیە ئەو لەوێتای کرد لێرە بۆمان بخۆمان دیاری کردو پێوانە کار دەکەین ئەو کار ڕوتینە. بەڵام چەند مەسئلە هەیە کە ئێمە پێوەی ماندووین برامەرە مهمە. یەکیان وحدەتی چەپە لە کوردستان. وحدەتی چەپ لە سەتی سەراسەریشدا مەترحە بەوەشەوە ماندووین. هەر چەند ڕۆ پێش بوو ئێمە لە هەمایشێک لە کۆڵ بەڕێوەچوو لێ بۆچوونی خۆمان هاوڕێیان ئێمە بۆچوونی خۆمانە لەو بارەوە دەربڕی ئێمە پێوەی ماندووین بەدەمەوە دەچین هەوڵ دەدەین بۆ ئەوی کە ئەوەندەی تێغمان بیبڕێ ئەوەندەی عەقڵمان مەزالمان بدا ئەوەندەی تەجربەمان ئیجازە بدا لەو بارەشەوە دەور بنوێنین و هیچ کەم نەهێنین لە هەوڵدان بۆ پێکەنانی وحدەتێک بلۆک دروستکردنی بلۆکێکی چەپ حتا بە تەفاوتایشکە لە لێوانەدا بەرامبەر بە جمهوری ئیسلامی و بەرامبەر بە بلۆکی ڕاست و ارتجاعی و ئەوانە. ئەوە بەشێکە لە کاری ئێمەوە پەیگیرانەش هەوڵی بۆ دەدەین. ئێمە جزئی ئەو کەسانە نین کە بەرامبەر بەو مەسئلەیە بێتەفاوت بووبین یا لە پەراوێزدا بووبین بەڵکە پێوەی ماندووی و بەلامانەوە مهمە. بەڵام لە ئاستی کوردستاندا ئێمە باسی زەرفیەتەکانی کوردستان دەکەین و باسی کۆمەڵە دەکەین. لە ئاستی کوردستاندا ئێمە لەگەڵ واقعیەتێک بەرەو ڕووین. واقعیەتەکە چییە؟ ئەویش ئەوەیە کە تاریخی ئەم 43 ساڵی ڕابردوو بێن نەبەرچاوتان بزانن ئایا واقعاً بەستەری چەپ لە کوردستان چ جەریانێک بوو. خۆ ڕاستە لە سەرەتاوە سازمانی چریکای فدای خەڵق بوون کە لە هەیتیمان جیاگەڵ و سازمانی پەیکار بوو، سازمان ڕایکارگەر بوو، سازمانی ڕۆژمەندەگان بوو، سازمانهای دیکەی ئێرانی تشکیلاتی زەحمەت چێشان بوو، اتحادی کۆمۆنیستا بوو، وحدەتی کۆمۆنیستی هەموو ئەوانە بوون. بەڵام ئەوانە بە تەدریس عەرسەی کوردستانیان بەجێهێشت یا لە واقعدا کوردستان بۆیان وەکو ئەولەویەت نەما. ئەوە تقریبا دوای 1-2 ساڵێک ئەو پرۆسەیە دوای ڕوخانی ڕژیمی شاه ئەو پرۆسەیە تەکمیل بوو. دوای ئەوە ئێمە لە سەحنەی سیاسی کوردستاندا لە ئاستی کۆمەڵایەتیدا کۆمەڵە دەبینین بەستەری چەپە. بەڵام کۆمەڵە چی لێ بەسەر هاتووە؟ کۆمەڵە پەرەمپەرەم بوو. کۆمەڵە گەلێک لە کادر و تێکۆشەرانی لێی دوورکەوتونەوە لە تشکیلات و لە سازمانی و گرایشاتی جۆراجۆری کتاب پەیدا بووە و بە تایبەت بۆچوون و گرایشاتی کتاب پەیدا بووە کە تەواوەن لەگەڵ سنەتی کۆمەڵە و دەگەڵ ڕێبازی کۆمەڵەیە کە بنیانگوزارانی کۆمەڵە بوویان و ساڵانی دواتر ئێمەمانان لەسەری ڕۆژین لەگەڵەوە بێگانە بوون. بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێکی زۆر هەیە هێشتا لە ژێر چەتێکا کۆنەبووەتەوە دەتوانێت کۆ بێتەوە بە سەدان ئەگەر نەڵێن بە هەزاران کادر و تێکۆشەری کۆمەڵە هەیە کە خۆی پێ چەپە، خۆی پێ سۆسیالیستە، خۆی پێ کۆمۆنیستە، خۆی لەو چوارچێوەدا دەبینێتەوە. بەڵام بە دەلایلی جۆرازۆر لە تشکیلاتەدا نەماوە. لە ناوەوەی وڵات گەلێکیش لەوە زۆرتر کە لە دەروی وڵاتە. ئێمە بە شوێن ڕێگاچارەیەشین کە بتوانێت ئەم مەجموعەیە لە چەپەی کوردستان لە دەور یەک کۆ کاتەوە. ئێمە هەوڵی خۆمان دەدەین کۆنفرانسێکمان ماوەی لۆ پێش بەڕێوە بردووە سبەی و دوو کۆنفرانسێککە هەل لەو پێناوەدا بەڕێوە دەبین و دەمەوێت فقط ئەوە بە ئەرزی بەشداربووانی ئەو کۆبوونەوە بکەم کە ئێمە بەرامبەر بەو مەسئلەیە ئەو مەسئلەیەمان پێ جددیە وەکو مەسئلەیەکی سیاسی فەوریە. یعنی ئەوە هەمیشە یەکگرتووی وحدەت باشە. بەڵام ئێمە دەزانین لە شرایطێکدا کە بزوتنەوەی ژینا ئێمەی لە بەردەم فرسەتهایەکی مێژوویدا قەرارداوە ئەگەر وەڵامی ئەو نیازانەی کە لەو فرسەتادا دەخڵکە وەڵامی ئەوە نەدەینەوە لە دو ڕۆژدا هەم بەرپرسیارین بەرامبەر بە مێژوو بەرامبەر و کۆمەلگایە و هەمیش کارەکەمان گەلێک دژوارتر دەبێتەوە. لەبەرەوە ئەوە پێوە ماندووین هەوڵ دێ و مەدوارم لە ئاندێکی نەچەندان دووردا بتوانین راپۆرتێکی
دڵخۆشکەر بە هەموو بزنەوەی شۆڕجێڕانی کوردستان بدەین. خاڵێکی دیکە و ئاخرین نوکتە مەسئلەی هاوکاری هێزە سیاسەکانی کوردستانە. لێرەدا من فقط ئەوە دەڵێم ئوسولی ئەمە ڕۆشنە ئەخیرەنش قەتەنامەیەکمان لەو بارەداوە ئەو بڕیارنامێ لە خۆیدا جامعە و ڕێگای خۆش کردووە بەڕاستی هیچ مانعێکی نێشتێتەوە کێمە بتوانین دەگەڵ ئەو ڕێکخراوە سیاسیانەی کە لە کوردستان کار دەکەن هاوکاری بکەین دەگەڵ حزبی دموکرات دەگەڵ ئەوانەی حتا بەناوی کۆمەڵەوە کار دەکەن دەگەڵ خەڵکی دیکە دەگەڵ هەموو ئەوانە ئێمە چوارچێوەکەمان بۆ هاوکاری داڕشتووە. ممکنە هیچێک بڵێ ئاخردێ ئەو بەرەو ڕاستۆ ئەم بەرە ئەو لاچۆ ئێمە لە ڕووی واقعیتایەکی سیاسی عینیەوە نەمان کتۆ بەرە پێکدرین نەمان کتۆ ئێتلاف دروست دەکەین لەگەڵیان لەبەر چی لەبەر ئەوەی کە ئێمە هەر لە سەرەتاوە وتمان هۆکاری ئەوەی کە بەرە دروست نابێ ئێتلاف دروست نابێ جیاوازیە سیاسیەکانن جیاوازی ئستراتێژیکەکەیە جیاوازی لە بەرنامەدا نییە علەتەکانی ئیدئۆلۆژیک نییە علەتەکەی ئەوانەیە کە ئێستا دەیبینی وەختێک بوو کە هەموو حزب سیاسەکانی ئەوەی دەسەندەرکارن لە کوردستان ئەوە غێری ئێمە چون بۆ مزاکرە دەگەڵ جمهوری ئیسلامی هەیەتیان لە نۆروێژ دەگەڵ نازانم مامورێکی دەرەجە چەندی کۆماری ئیسلامی دانیشتۆ قسەیان کرد و نەجارێک و دوجار بەخە زۆرتریش ئەمە ئێستا مەسەلەن دەچن دەگەڵ کوریشای هاوپەمانی دەبەستن خۆ ئەوە نیشان دەدا کە جیاوازە سیاسەکان زۆر مهمن وەختی خۆی کە هەتا لە سەر مەسەلەی خەباتی چەکداری ومانە کە تەواو تاکتیکێکی سیاسی جیاواز بوو ئێمە دەگەڵ ئەوان ئەوە هاتە گۆڕی بەمانای ئەوەیە کە ئەمانە زۆر مهمن بۆیە چارەسەرکردنیشان ئاسان نییە یعنی ئەوە بڵێ هەمومان دەست لە ملان استراتێژی و سیاستمان دەکەین بە یەک و ئەمە بە کۆڵێک بەرژەوەندی چینایەتی سیاسی مێژووی هەمووانەوە گرێ خواردووە لەبەرەوە ناکرێت لە پێناوی ئەوەدایە کە ئێمە بەرنمەیەک کە دامان ڕشتووە یعنی پلتفۆرمێک کە دامان ناوە واقعبینانەیە و لەسەر ئەساسی هاوکاری دانزراوە هاوکاری بۆچی پێویستە بۆ ئەوەی کە ڕژیم لە جمهوری ئیسلامی لە تەناقوزاتی ناو کۆمەلگایە کرد وەرنەگرێت دووبەرەکەکان نزیاد نکاتەوە خەڵک سەر دڵخۆش بێ بەوەی کە جۆرێک لێگرتووی هەیە خەڵک نیگەران نەبێت لەوە کە شەڕی ناوخۆ ڕوونادا و کۆمەڵشتی دیکە دیالۆگ بێ گفتوگۆ بێ هاوکاری دیاریکرااو بێ زمانی مناسب لە بۆ دیالۆگ بەکار بردرێ هەموو ئەوانە لەو قەتنامەدا نووسراوە من دەمەوێت فقط بڵم ئاوڕێیان ئەو بکەنەوە تا ئێمە ئەگەر بەسەلەن کلێنێکیش هەیە لەو بابەتەوە پڕیکەینەوە من ئەرزەکانم لێرە تەواو بوو دەدەین بە هاوڕێیانی ئەدمین و بە هاوڕێیانی بەشدار کە ئەم قسە بکەن ئەم پرسیار بکەن لە خزمەتیاندا